یەک مسقال عیاری هەژدە تقریبا بەراورد بە دوێنێ 20,000 دینار بەرز بێتەوە، عیاری 25,000 دینار بەرز بێتەوە. ئێستا تۆ $3 دای بەزانە گەڵا بە 150,000 و 140,000 ئەوەش تەسیری زۆرە، ئیجینا خۆی زیاتر بوو لە بەپێی دینار لە ئێستاە. خەڵک زیاتر لەم ڕۆیە ئەو کەسی کە پاری باشی بەدەستەوە بە پاری خەوتوی هەبێ ئیشی لیرە ئەکاوە ئیشی قاڵب لەم کاتانەیە ئەکرێ. خەڵکی کەژێ ئاڵتونی خۆی گۆڕێتەوە، ئاڵتونی کەژەیە کرێ، بەڵام ئەوەی کە زیاتر جمجۆڵ لە بازاڕە هەبێ زۆربەی ئاڵتونەکانی خۆیانەی گۆڕنەوە. زۆرترین کرابێ لە حدودی 50 مسقاڵە و کەمتریش لە 5 مسقاڵە هەتا 5 مسقاڵش هاتووە کە خەڵک هەیە توانێت لە ئێستاشا کە ئاڵتون بەرزە توانێت ئەوە هەیە 100 مسقاڵ ئاڵتون بشکا، هەیە توانێت 5 مسقاڵی هەیە. لیرە تا چەند لە هەوڵاتیانە خواستی لەسەر لیرە و خاڵم لەم کاتەیە زۆر پاسی لەسەرە. حتا دەکرێت بۆ منە دوو هاوسەر بێنێ ئێرە لیرە بکەن لە بریەوەی کە پارچی دیکە هەڵبگرن. هاتووە خۆی لە ئەسڵا هاوسەرگیری زیاتر کە ئەکرێ ئەوە کەم تێ بڵێ کابرا هەر لیرە بکە لەبەرەوەی ئاڵتونەکە بۆ ئافرەت زینەیە جوانیە، یعنی شەر نییە هەر لیرە بێ. بۆ ماڵەبوو لیرە ناڵم ناکرێ، بەڵام تۆزێ کەمترە. خەڵگەیە ئەڵقا یا گوارە یا شتی مناڵەکەشی فرۆشتەوە، خشتی ئەڵقەی خێزانەکەشی فرۆشتەوە، حتا بۆ بەرمیل لەنەوت هەیە بۆ عیادەی مناڵەکە یا عیادەی خۆی یا جلوبەرگی مناڵەکانی ئەو شتانە ڕۆژانە ڕوئەیە وەلای ئێمەش ڕووی یاوشتیە.